بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کەمتر لە 2 مانگی ماوە بۆ وادەی ئەنجامدانی ڕێفراندۆم بەڵام هیچ هەنگاوێکی عملی بۆ ئەنجامدانی پرۆسەکە نەدراوە چ لەسەر ئاسی ناوخۆ چ لەسەر ئاستی عێراق و هەرێمایەتی و نێودوڵەتی بەرپرسانیێرێم نەیانتوانیوە هەنگاوی جدی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بنێن بە میواندەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژەبان پرسە دەبین. وادەی ئەنجامدانی ڕێفراندۆم کەمتر لە 50 ڕۆژی ماوە و هیچ هەنگاوێکی کرداریش بۆ ئەنجامدانی پرۆسەکە نەنراوە. لەسەر ئاسی ناوخۆ دوای ئەوەی 16 حزب لە کۆبوونەوەیاندا لەگەڵ بارزانی ڕۆژی 25 ئەیلولیان بۆ ئەنجامدانی ڕاپرسی دیاری کرد دۆخی خەڵک بەرەو خراپتر چوو. بۆی مەترسی خەڵک لە دەرەنجامەکانی ڕێفراندۆمیش بەشێک لە مادە خۆراکیەکان بە تایبەتی ئارد و گەنم نرخیان لە بازار بەرز بووە. لە لایەکی ترەوە چەندە لە یەکەمین کۆبوونەوەی حیزبەکان و بارزانی لە 7 حوزێراندا کە بەبێ بەشداری کۆمەڵی ئیسلامی و سنۆی گۆڕانبەرەوە چوو بڕیاریاندا بژێوی خەڵک باش بکرێت بەڵام دوای بڕیارەکە نەک بژێوی خەڵک چاک نەکرا بەڵکو نیموچەکەش زیاتر دواکەوت. هاوکات بۆ پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانیشی چەنگاوێکی جدی نەنرا و ئەو هەنگاوانەشی دەنرێن دەیانەوێت پەرلەمانی کوردستان وەک خوولەکانی ڕابردووی لێ بکەنەوە پەرلەمان گوێراڵی حەزب بێت و نەتوانێت دەست بۆ پرسە سیارەکان ببات. سەبارەت بە دروستکردنی کۆدەنگی نیشتیمانیش لە سەر ڕێفراندۆم تا ئێستا پارتی نەیتوانیوە کۆمەڵی ئیسلامی و سنۆی گۆڕان بێنێتە ناو ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم. پێشتر کۆمەڵ و گۆڕان داوایان کردبوو پرۆسەی ڕێفراندۆم دوا بخرێت و پرۆسەکە لە حیزبی بوون پاک بکرێتەوە. هەرچەندە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش تاوەکو ئێستا ئامادەکاری پێویستی بۆ ئەنجامدانی پرۆسەکە لە سەراسیێرێم نەکردووە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارە هەرێمیش هیچ ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی پرۆسەکە نەکراوە. لەگەڵەوەی پرۆسەی ڕێفراندۆم کەمتر لە 2 مانگی ماوە لە سەراستی عێراقی چکارێکی ئەوتۆ نەکراوە. هیچ وەفدێکی هەرێمیش سەردانی بەغدایان نەکردەوە بەرپرسانی عێراقی دژایەتی خۆیان بۆ پرۆسەکە دەربڕیوە. لە سەراستی وڵاتانی دراوسێش تاوکو ئێستا ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم نەیتوانیوە هیچ سەردانێک بۆ ئێران و تورکیا بکات. لە سەراستی دەرەوەش دوایەوەی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم سەردانی دەرەوەی وڵاتی کرد لە یەکەم سەردانیدا بۆ بڕۆکسل بەرز بە تاڵی گەڕایەوە و تا ئێستاش نەیتوانوی سەردانێکی دیکە ئەنجام بدات. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕێفراندۆم هەنگاوەکانی ڕێفراندۆم بە شێوەیەکی کرچ و کاڵ و حیزبیانە بەڕێوە دەچن. ئاماژەکانیش ئەومان پێدەڵێن ناتوانرێت ڕێفراندۆمێکی بەرهەمدار ئەنجام بدرێت. بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک عەبدوڕەحمان بەخێر بێنێک سەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خۆتان دەزانن کەمتر لە 2 مانگی ماوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر ئاستی ناوخۆ بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوەیە چی کرا بۆ باشکردنی بژێوی خەڵک؟ بەڵێ سوپاس ڕێز و سڵاوم هەیە بۆ میوانەکەی لە شاری هەولێرەوە. دیارە مەسەلەی ڕێفراندۆم یاخود دەنگدانی هاوڵاتی بۆ مەسەلەی سەربەخۆی و دەوڵەتی کوردی پێم وابێت مافێکی ڕەوایە و ئەوە لە میساقی نەتەوە یەکگرتووەکانە چەسپێنراوە و من قەنەعەتم وایە پێش ئەوەی من هیچ بڵێم پێویستە تەئکید لەوە بکەینەوە کە دروستبوونی دەوڵەتی سەربەخۆ یا دروستبوونی کیانێک بۆ کورد ئاواتی لە مێژینەی تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بۆیە قسەکە لەسەر ئەوە نییە لە ڕاستیدا ئایا تۆ دەوڵەتی کوردیت ئەوێ یاخود ناتەوێ. من پێم وابێت هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بەڕەسەن و ڕێز و حرمەتم هەیە بۆشی کە پێوە تێ ناڕەسەن لە ڕاستیدا لەگەڵ دروستبوونی دەوڵەتی سەربەخۆ کیانی سەربەخۆدایە. بەڵام ئەگەر بین لە ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان سیر بکەین ئایا لە ئێستادا شیاوە بۆ ئەوەی پرۆسەیەکی گرنگی وەکو ڕێفراندۆم ئەنجام بدەین بە دڵنیاییەوە ئەگەر سەیری ناوخۆی هەرێمی کوردستان بکەین هیچ کاتێک لە ئێستادا
گونجاو نییە و لەبار نییە و شیاو نییە بۆ ئەوەی ریفراندۆمی تێدا ئەنجام درێت چونکە ئێمە کە قەرارە ریفراندۆمکەین لە ڕاستیدا ریفراندۆم پێویستە ببێتە چەترێک تاکو هەموو دەنگ و ڕەنگەکان هەموو پارتە سیاسیەکان هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەموو تاک بە تاکی کۆمەلگای خەڵکی کوردستان ئەم ریفراندۆمە بە پرۆسەیەکی گرنگ سیر بکات بەڵام بەداخەوە بینیمان مەسلەی ریفراندۆم لاخۆی ببێتە ئەو چەترەی کە من باسم کرد لە ڕاستیدا ئێستا شەقامی کوردی کۆمەلگای کوردی پارتە سیاسیەکانی کوردی کۆمەلگاکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی کوردی بە تەواوی شەق کردو و کردوێتی بەدوو بەرەوە کە ئەمە بۆ خۆی ڕەنگە لایەنی سلبی زیاتر بێت لایەنە ئیجابیەکانی بۆیە من تاکیدەوە دەکەمەوە ئێمە کاتێک دەتوانین باز لە ریفراندۆم بکەین کە لانی کەم ئەگەر لە هەرێمی کوردستاندا یەکڕێزی نیشتیمانی هەبێت ئاشتەوایی کۆمەڵایەتی هەبێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی بژێویەوە ژیانیان لەبار بێت و ئاسوودە بن و خۆشگوزەران بن و هەروەها ئەوەی کە پێوتێ ریفراندۆم کاری دەوێت زەمینە سازی دەوێت ئایا ئێمە تا چەند لە هەرێمی کوردستاندا توانیمانە ئەم زەمینە سازیە ئامادە بکەین یا دروستی بکەین بۆ ئەوەی پرۆسەیەکی گرنگی وەکو ریفراندۆم ئەنجام بدەین و ریفراندۆم لە ڕاستیدا پێویستە لە شوێنێکی شەرعیەوە دامەزراوەیەکی شەرعیەوە بڕیاری لێ بدرێت نەک لە کۆبوونەوەیەکی حیزبیە بڕیار لەسەر ئەو پرۆسە گرنگە بدرێت چونکە ڕەنگە زۆر جار لێرەوە لەوێ بەداخەوە لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانەوە گوێمان لەوە دەبێت کە ریفراندۆم پێویستی بە یاسانیە و ریفراندۆم پێویستی بە پەرلەمان نییە من پێم خۆشە هەر زۆر بەڕاشکاوی بۆ ئەو بەڕێزانەی کە ئەوە ڕاو بۆ چوونیانە و بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەوە باس بکەم ریفراندۆم پێویستی بە پەرلەمانی کوردستانە ریفراندۆم پێویستی بەوەیە لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەکی بۆ دەرچێت هەر بۆ نمونەیەک بێنینەوە لە ساڵی 1992 لە چواری دا کە سیستەمی فیدراڵی بۆ هەرێمی کوردستان چەسپێنرا باشە ئەو کاتە لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری چەسپاندنی ئەو سیستەمە بۆ هەرێمی کوردستان چەسپا کە لە چاو ئەگەر بەراوردی سیستەمی فیدراڵیکەین لە چاو مەسەلەی ریفراندۆمان لە ڕاستیدا جیاوازیەکان ئاسمان و ڕێسمانە خێرە ئەو کاتە پەرلەمانی کوردستان شوێنی یەکلایکردنەوەی پرسە چارە نووسازەکان بوو بەڵام لە ئێستادا ریفراندۆم پێویستی بە پەرلەمان و بە یاسانیە بۆیە تەکیلەوە دەکەمەوە ئەم بابەتە لە ڕاستیدا دەبێت لە شوێنی حەقیقی خۆیان کە پەرلەمانی کوردستانە ئیشی لەسەر بکرێەوە کاری بۆ بکرێەوە یاسای بۆ دەربچێنرێت بەڵێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەر ژیانی خەڵک دەکەین ئەگەر بچین لای کاکشوان لە هەولێرەوە کاکشوان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسلەی هەنگاونان بەرەو وادەی ئەنجامدانی ریفراندۆم و سەبارەت بە ژیانی خەڵک خۆتان ئاگادارن لە یەکەم کۆبوونەوەی بارزانی بەشێک لە پارتە سیاسیەکان لە حوتی 6 بڕیارەندا کە بژێوی خەڵک باش بکرێ بەڵام هۆکاری چیە کە ئێمە دەبینین دوای بڕیارەکە بۆ نمونە موچەنی و موچەکە زیاتر دواکەوتووە لەو ماوەشدا هەندێک لە مادە خۆراکیەکان نرخیان لە بازاردا بەرز بۆتەوە. بەێ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ دیدار و بەرنامەکەتان پێشەکی پێم خۆشە قسەیەکی کورد لەسەر مەسەلەی ریفراندۆم کە مات و لە بەرنامەی ئەم شەو تەوەرێک لە تەوەرەکان باسی ریفراندۆمە بۆی هەر کاتێک لێرە و لەوێ کە خەڵکێکی وەکو ئێمەمانان قسەیەکی ئاوای لەسەر مەسەلەی کات و شێوازی ئەنجامدانی ریفراندۆم کرد خەڵکی هەرێمی کوردستان بە هەڵا لێمان تێنەگا چ لە کەسەکان چ لە حزبەکان ئەویش ئەوەیە بەڕاستی مەسەلەی ریفراندۆم بێگومان ینی مافی خەڵکی هەرێمی کوردستانە و هیواواتی خەڵکی هەرێمی کوردستانە بە بەڵگەی ئەوە ئێمە ساڵەهای ساڵە شۆڕش و خەبات لەو پێناوەدا دەکەین پێم وایە ئێستا ئەگەر لە هەر کەسێک بپرسی کە ئایا لەگەڵ ریفراندۆمدا یا سەربەخۆیی بە تەکید ئەگەر بە دەگمەن نەبی لەگەڵدایە بەڵام بۆ ئەو یعنی جەبهە ئەو بەرەیە دروستەبی کە خەڵکێک تێبینی لەسەر هەبی مەسەلە ئەوە نییە کە لەگەڵی دانەبی بەڵکو تێبینی لەسەر هەیە ئەویش لەو سۆنگەیەوەیە کە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڕاستی بە شێوەیەکی نایاسایی نامڕەتەب ناڕێک یعنی دەیەوێت ئەم پرسە ئەنجام بدا بەبێ ئەوەی کە دیراسەیەتیی قوڵی بۆ مەوزوعەکە کردبی
لە ڕووی داخلی و لە ڕووی خارجیەوە و لە مقابلدا کە خەڵکێکی سیاسەتوان خەڵکێکی داریس پێی وایە بەم شێوازە بەم ئوسلوبە نەتیجەیەکی باشی نابی لە هەمبەردا تێبینی خۆی دەخاتە ڕوو لەوانەیە دەسەڵات ئەو خەڵکانە بەناحەز بە نەیار لە قەڵەم بدەن کەچی بەتەکید ئەووانە تەنانەت حتا سەبارەت بە یعنی کۆمەڵی ئیسلامیش کە یعنی لێرە و لەوێ قسەی لەسەر دەکرێ پێیان وە کاکەوەڵە ئەوانەی باسەکەن کۆمەڵە گۆڕانە خەڵکەکی تری قەڵەم بەدەستە سیاسە دوانە ئەوە لەگەڵ نین ئەوە دژن شتیوانە یعنی هەمویان گوتویانە ئێمە لەگەڵ ریفراندۆمین لەگەڵ سەر بەخۆیشین بەڵام یعنی بە دیراسەتێکی زیاتر بە شێوازێکی باشتر بە میکانیزمێکی قایمتر بەو مانایی لەسەر ئاستی ناوخۆ ئاشتەوایی نیشتیمانی بەرپابی بار و گوزەرانی خەڵک چابی پەرلەمان لە کارابی پەرلەمان یاسا بۆ ئەنجامدانی ریفراندۆم دەربکە ئەم پرسە بکرێتە پرسێکی حکومی مەدەنی پرسێکی یاسایی پرسێکی نیشتیمانی کۆدەنجی نیشتیمانی لەسەر دروست بکرێت نەک پرسێکی شەخصیبی یا حزبیبی یعنی بۆیە لە کرداردا وای لێ هات کە خەڵکێک بڵێ وەڵایی کاکە پێمان باش نییە هەر لێرەدا دەبێت دەسەڵاتی هەرێمی کوردستان هەڵوەستەیە بکە پرسیار لە خۆی بکە ئایا بۆ خەڵکێک یعنی لە ئێستادا یعنی پێی باش نییە کە ریفراندۆم ئەنجام بدرێت لەگەڵەوەی خەڵکی شۆڕژ جێر بووینە خەباتیان لەو پێناوەدا کردووە خەتایەکە لە خەڵکەکە نییە خەتایەکە لە دەسەڵاتە بەتەئکید دەسەڵاتەکە لە شێوازی حکومڕانی ساڵەهای ساڵی ڕابردوو نەیتوانیوە نمونەیەکی باش بەرجەستە بکە نەیتوانیوە لەگەڵ دروشمە ڕابردوەکانی خۆی ڕاست بکە نەیتوانیوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان بکە متمالە لە لای خەڵک دروست بکە ئێستا بۆ نمونە بەسیترین شت وەربگرین کە شتێکی زۆر زۆر سەرەکیە لە لای خەڵک بەڵام لە لای دەسەڵات هیچ نییە ئەویش مەسەلەی بژێویە ئەوە پرسیارەکەی جەنابتە فەرموو ئێستا لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە ئەمڕۆ کەناڵی ڕوودا و تەقریر لەسەر چ ئامادە دەکا لەسەر فرۆشتنی ئەندامێکی خۆت کە گورچیلێ ئینسان بە گورچیلە دەژی وەکو سەبەب وەکو ئۆرگان وەکو ماددا خەڵک گەیشتە ئەو ڕادەیەی لە برسان یعنی ئەندامێکی ئازیزی خۆی کە گورچیلێ بفرۆشی سەیەکی خەڵکی هەرێمی کوردستان زیاتر زەکاتی پێدەشێت لە کاتێکدا کە بەڕاستی داهاتی خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک زۆرە دەتوانێت خەڵک خۆشنود و خۆشبەخت بکرێ خۆشگوزەران بکرێ بەڵام ئەوە چێ وا دەکا بەڕاستی دەسەڵاتە لەبەرەوەی ئەم داهاتەی کە هەیە قۆرغ و مۆنۆپۆلی دەکا زیاتر بە شێوەیەکی خراپ تەسەڕوفاتی تێدا دەکا بە حزبی بە کەسی وای لێ دەکاتن کە ینی چەند کەسێک زۆر تێر و تەژی و پڕ بن خەڵکێکێک زۆر قڕ و پڕبی و لەبەری ببرێ و لە برسان بمریتن جا ئەوەی کە جەنابەت دەفەرمی بەڕاستی ڕاستە ینی جارجارە هەتا ئەمڕۆژ و تەبێژی حکوومەت باس لەوە دەکا کە پاشەکەوت چا دەکرێ یا موچە چا دەکرێ بەڵام ئەوانە هیچ بەڵگەیەک نییە دیکۆمنتێک نییە تەنیا قسەن یعنی تەنیا کاتکوشتنە تەنیا خەڵک ڕاگرتنە تەنیا متمانە بۆ خەڵک دروستکردنە بۆ ئەوەی بێئەمەل نەبن بێهیوان نەبن بەشداری یعنی ریفراندۆم بکەن بەڕێزان با خەڵکی هەرێمی کوردستان بزانیم فەرق هەیە لە مابینی نەبوون و نەدان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کەکیان کە حکوومەت کە دارایی گشتی فعلەن فەقیر بێ وەڵڵی خەڵکی هەرێمی کوردستان چۆن لە ڕۆژە ڕەشەکان شۆڕشی بەبرسێتی و بەنانی خۆی کردووە یعنی ئێستاش بە هەمان شێوە لەگەڵ ئەم حکوومەتە و دەسەڵاتەدایە بەڵام کاتێک کە دەبینن بازرگانی نێودەوڵەتی و بین المللی و پرۆژەکان و باڵەخانەکانی دەسەڵات بەرپرسا باڵاکان هەمیشە لە بەرزبوونەوەدان لە زیادبووندانە لە برەودانە خەڵک خەشم نییە کورد گوتنی وەرەقەی سپی دەخوێنیتەوە بەڵام خەڵک ئێستانێکە لە برسان گورچیلێ خۆی دەفرۆشی بۆیە متمانەشی نابی دەنگ بە ریفراندۆمدا لەگەڵ ریفراندۆم بێ با دەسەڵاتیش ئەو بانگێشە و پروپاگەندا لە دژی خەڵک نەکە ئەوە فلانە لایەن ئەوە خەڵک دژی ریفراندۆم خەڵک دژی ریفراندۆم نییە خەڵک دژی هەڵوێست و تەسەڕوفاتی ناشەرعی و ناشایستە و خراپی دەسەڵاتە هی بەرپرسەکانە کە خەڵکیان کردوتە پرد خەڵکیان کردوتە جسر لەسەری دەپەڕنەوە کە بەڕاستی خەڵکیان بەکارهێناوە. بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای برسکاگە بڕحمان سوارد بە بژێوی خەڵک یەکی لەو کارنێک کە دەبێت بژێوی خەڵک
دابین بکرێ بۆی خەڵک بەشداری ئەم پرۆسەیە بکات بۆچی ئەوانەی کە مەسەرەن لە یەکەم کۆبوونەوەدا و حیزبانە بڕیاندا بژێوی خەڵک باش بکرێت لە کاتێک کە دەسەڵاتیان برستەوە بەڵام دەبینین موچەکە بۆ مانگی 5 زیاتر لە مانگەکانی پێشتریش دواکەوت. بەتاکید لە حوتی حوزەیرانە یەکێک لەو خاڵانەی کە خاڵی سێهەمە پێم وابێت باز لەوە دەکات کە هەوڵ بدەن بژێوی هاوڵاتیان چاک بکەن و موچەی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران دەستکاری بکەن. لە ڕاستیدا من بۆ خۆم وتارێکشم نووسی تکە ئەکەم بە ئەنجومەنی باڵای ریفراندۆم باسی بژێوی نەکەن چونکە لە یەکەم کۆبوونەوە کە باسییان کرد ئەگەر جاران بە 30 ڕۆژ بە 35 ڕۆژ ڕوبع موچە و چارەکە موچەیە یاخود نی موچەیەک دەدرا بە فەرمانبەران و موچەخۆران لە ڕاستیدا ئەم جارە بوو بە 40-45 ڕۆژ. بۆیە من داوام کرد کە تکایە باسی بژێوی مەکەن لەبەرەوە زۆر جار قسەیە گەیڵە چاکی مەکە با خراپ نەبێت. من حەزەکەم باسی ئەوە بکەم لە ڕاستیدا لە ئێستادا دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێندە لەبارە بە تایبەت لە ڕووی ئابوووریەوە تەواو دانیشتوانی ئەم هەرێمە کۆڵەوار بووە بەدەست ئەو هەموو تەنگەژە و قەیرانەوە کە ڕووی تێکردووە. واز لە قەیرانی سیاسی بێنە، قەیرانی یاسایی بێنە، قەیرانی کۆمەڵایەتی هاتۆتە سەر قەیرانی دارایی. من یەک نمونە بۆ جەناوت بێنمەوە بەداخەوە کە ئەم قسەیە دەکەم لەم شەوانە لە یەکێک لە گەڕەکە میلەکانی شاری سلێمانیە بە سەردانێک دەچوون بۆ یەکێک لە ماڵەکان لە ڕاستیدا لە گەڕێکێکە کۆمەڵێک ماڵم بینی لە دەرەوەی حوشەکەواتە لەبەر دەرگاکەیانە یەکی چرایەکی لۆکزیان داگرستاندبوو بە قەرەباڵخی دانیشتون. پرسیارم کرد خێرە ئەمانە چین بەم شەوە باوەڕ بکە پێیان وتم ئەوەی کە تۆ ئەیبینیت هەر خێزانێکە بۆ ئەوەی بەشێک لە مەعیشەتی بەباشی بەڕێوە بچێ فەردەیەکی 50 کیلۆیی گوێزی هێناوە بۆ خێزانە ئەشکێنن بە 4 بۆ 4500 دینار. ئەمە نیشانەی ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەو پەڕی خراپی بژێویدان. ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی خراپی بژێویدانە بێت کێ هەیە حەز بە جێهێشتنی وڵاتی خۆی بکە؟ چ هاوڵاتیەک هەیە لە هەموو دنیا حەز بەوە بکە زێدی بە باپیری خۆی جێبێڵێ؟ کێ هەیە حەز بکات کەلوپەل و پێداویستەکانی ناوماڵی خۆی بفرۆشێت و ڕێگایەکی هاتوونەهات بگرێتە بەر؟ بۆیە لە ڕاستیدا ئەم دۆخی کە لە ئێستا لە هەرێمی کوردستاندا هاتوۆتە پێش بە تایبەت بارودۆخی ئابووری و گوزەران و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەندە خراپە ڕەنگە ئێستا لە هەر هاوڵاتێکی سادە پرسیت لە ڕاستیدا بژێویەکەی لەسەر و هەموو شتێکەوە بینێت بە مەسلەی ریفراندۆم و بە مەسلەی دەوڵەت و خەڵک نانیەوێت. خەڵک لە ڕاستیدا کاریەوێت. لە ئێستادا بڕۆ سیر بکات دنیای کێشە دروست بووە. ڕێژەی هەژاری باڵانسەکەی ئێجگار زۆر بووە، ڕێژەی بێکاری ئێجگار زۆر بووە، کێشە کۆمەڵایەتیەکان ئێجگار زۆر بووە. بۆیە دۆخی ئێستای هەرێمی کوردستان وای لێ هاتووە ڕەنگە لە چارەکە سەدەی فەرمانڕەوایی هەرێمی کوردستاندا هیچ کاتێک هاوڵاتیانی ئەم هەرێمە هێندەی ئێستا بە کولەمەرگی نەژیابێتن، بە مەمرەومەژی نەژیابێتن. بۆیە لە ڕاستیدا باسکردن لە مەسەلەی ریفراندۆم و ئەنجامدانی ریفراندۆم کاکشوان کۆمەڵە قسەی زۆر معقول و منطقی کرد. ئەو باسیەوەی کرد کە هاوڵاتی بەشێک لە جەستەی خۆیە فرۆشێت. هاوڵاتیەک ئەگەر زۆر ناچار نەبێت و زۆری بۆ نەیە کێ دەستی ئەچێتە ئەوەی گورچیلەی خۆی بفرۆشێت و کەسیش با ئەو مزایدە نەکەین. ئێمە لە هەرێمی کوردستاندا لە سەرەتای شەباسیەوەم کرد کەس دژی مەسلەی دەوڵەتی کوردی و سربەخۆیی و مەسلەی ریفراندۆم نییە. بەڵام ئێمە لە ڕاستیدا لە ئێستادا چه زمینە سازیەکمان کردووە بۆ زۆر باشە. بەڵام مەسەلەی سەرپرسیارێک لەسەر ئەوەیە کە ئایا ئەوە دەسەڵاتداران کە بەکردار دژی ئەم پرۆسەین کەی چەنگاوێکی عاملێنە ناوە لە ماوە 20 ساڵی ڕابردوو یاخود ئەوانەیە کە ئێستا تێبینیان هەیە لەسەر پرۆسەکەەوە داوا دەکەن بەم کرچ و کاڵیە بەڕێوە نەچێت؟ لە ڕاستیدا من ئەوانەی کە تێبینیان هەیە لەسەر ئەنجامدانی ریفراندۆم لە ئێستادا هاوڵاتیانی هەرە دڵسۆزی هەرێمی کوردستانن. من با کۆمەڵێک داتا بۆ جەناوت باس بکەم. ئێمە زیاتر لە 25 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بەڵام بابین سیرێکی هەرێمی کوردستان کەین یەک سێکتەرم پێ بڵێ کە سێخناغ نەبووێت بە گەندەڵی، یەک سێکتەرم پێ بڵێت کە ئینسان دڵی پێی خۆشکە. هەموو سێکتەرەکان، سێکتەری کشتتوکاڵە، سێکتەری تەندروستیە، سێکتەری کارەبایە، سێکتەری سوتەمەنیە. بەواتە یعنی شوێنێک شک نابیت، سێکتەرێک شک نابیت کە
لە ڕاستیدا جێی ئومێدوێت و دڵت بەوەی خۆش بێ بڵێ ئەم سێکتەرەمە لە جێ خۆیەتی ئێمە پێویستە لە هەرێمی کوردستاندا لانی کەم ئەم مەسەلەی ریفراندۆمە کە هاتە ئاراوە پشەوی و شڵەژانێکی تەواوی خستە بازاڕەوە هەر بۆ زانیاری جەنابەت هەموو ئەمساڵ سایلۆ بنکەکان لە هەرێمی کوردستاندا وەجووتیارانی هەرێمی کوردستان تەنها 270,000 تەن گەنمیان ڕادستی سایلۆ بنکەکان کردووە لە کاتێکدا بەپێی پێشبینەکانی وەزارەتی کشتوکاڵ دەبوایە ئەمساڵ لە هەرێمی کوردستاندا 1,512,000 تەن ئێمە بەرهەمی گەنممان هەبوایە بەڵام بۆ نەمان بوو ئێمە بەرهەممان هەبووە بەداخەوە دەیڵێم کۆمەڵێک بازرگانی عەرەب کە من پێم وابێت ئەمە هەم پلان بوو هەم پیلان بوو لەلایەن بەرپرسانی باڵای عێراقیەوە هاویشتیان کۆمەڵێک بازرگان هاتن لێرە گەرمەکانیان لە جووتیارانی هەرێمی کوردستان بە هەرزان کڕیەوە بە بەرچاوی بەرپرسەکانی ئەم هەرێمەوە هەموو ئەو گەرمانیان بر بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق یەک بەرپرس یەک بازگە لە هەرێمی کوردستاندا بەم بازرگانە عەرەبانەی نەوت ئەرێ خێرە گەنمی ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەبەن بۆیە دەبوایە هەرێمی کوردستان ئێمە دوودانە ساڵە وەکو ئەوەی کە لە لیژنەی زەراعیشان و لیژنەی بازرگانیشان تا حدێک ئاگاداری کارەکان هەم دوودانە ساڵە هاوارەکەین حکومەتی هەرێمی کوردستان تکایە وەرە بۆ خۆت گەنمی جووتیاران کڕەوە لانی کەم ئاسایشی خۆراکی خۆت پارێزە هەر بۆ زانیاری جەنابەت ئەو 270,000 تەنەی کە ئێستا لە بنکە و سایلۆکانەوە ئەم ساڵ وەرگیراوە تەنها بەشی 5 مانگی پێداویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات لە کاتێکدا ئەگەر بێین دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ئەم 25 ساڵە بەراورد بکەین کە تەنها بەشی 5 ساڵ ئاردی گەرمی خەزم کردووە لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ئەوان توانیویانە بە ماوەی چەند ساڵێکی کەم کە ئەزمونێکی زۆر سەرەتاییە گەنمیان بەشی 5 دانە ساڵ کۆگا کردووە کە ئەمە نیشانەی لە ڕاستیدا بێباکی حکومەتی هەرێمی کوردستانە بەرپرسانی باڵای ئەم هەرێمەیە و هیچ ئامادەسازی و ئامادەکاریان نەکردووە تاکو و خەڵک دڵی بەوە خۆش بە ریفراندۆم سپاس دەکەم زۆر سپاس کاکشوان ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێن و لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان لەگەڵمانێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 8 مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دوبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکشوانە گە بگەڕێمە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بۆچی ئێوە پێشتر داواتان دەکرد کە پرۆسەی ریفراندۆم دوا بخرێ پێتان وابوو کە لەو ماوەیەدا بەتایبەتی لە ئاسی ناوخۆ لە پەیوەندی خەڵک و دەستەڵات لە پەیوەندی نێوانێزی سیاسەکان لە مەسەلەی بەکارخستنەوەی دامەزراوەکان ناتوانرێت زەمینە سازیەکی دروست بۆ ئەم پرۆسەیە بکرێت؟ بەڵێ بێگومان کاتێک کە ئەو تەوەجوهە بە شێوەیەکی گشتی و کۆمەڵی ئیسلامیش لە نێویدا داوای ئەوە دەکاتن کە پێویستە ریفراندۆم زەمینە سازی بۆ بکرێ لەو سۆنگەیەوەیە کە تەماشە دەکات لەسەر ئاستی نێوخۆ کۆمەڵێک گیر و گرفت هەن لەسەر ئاستی دەرەوەش کۆمەڵێک گیر و گرفت هەن کە نەمانتوانیوە تەسفیان بکەین یاخود بەدەستیان بێنین. بۆیە ریفراندۆم کە پرسێکی ئاوا گەورە و گرنگ و چارەن و سازە ینی پێویستە لەسەر ئاستی ناوخۆ ئاشتەوایی نێو ماڵی لایەنەکان چاک بکرێ. هەمومان باش دەزانین ئێستا لایەنەکان وەکو جاران بە یەکەوە کۆنابنەوە بە یەکەوە دانانیشن زۆرێک لە کێشە و ململانیان لە نێواندا هەیە ئەوەش بۆ تا مای ئەوەی کە کۆمەڵێک کێشەیتری لێ زایندە ببێ و لە هەمان کاتدا لە هەرێمی کوردستان ئێستا دەستگایەکی شەرعی هەرە گرنگ کە بریتیە لە پەرلەمان ئەگەر بە پێوەرێک بە یاسای قسە بکەم ئەویش ئەوەیە بۆ نمونە ئێستا دەمانەوێت ریفراندۆم ئەنجام بدەین ئەو حزبە دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستان دەیانەوێت ریفراندۆم ئەنجام بدەن خۆیان بە حزبی دیموکراتی دەزانن یعنی کەچی ینی لە دیموکراتیەتدا گەل سەرچاوی دەسەڵاتە و پەرلەمانیش نوێنەری گەلە فعلەن ئەم پەرلەمانە گەل دەنجی پێداوە گەل هەلی بژاردووە و خەباتیشمان لە پێناو ئەوە کردووە کە خاوەن حکوومەت و پەرلەمانی خۆمان بین و خاوەنی یاسا بین و حکوومەتێکی مەدەنی و یاسا سالاریمان هەبی کەچی ئێستا دەین ئێمە لە دوای 20 قسوور ساڵ حکومڕانی دەین پەرلەمان بە دەستی خۆمان دەستە پاچە دەکەین لەباری دەبین داوای شتی زۆر گەورەتریش دەکەین ئینی بەڕاستی ئەمە عقلیەتێکی سەیرە ئەمە گەڕانەوە زۆر بۆ دواوەیە ینی ئەم پەرلەمانش کە ئێستا لە کاردانیە ئەتونێ یاسایەک لە پەرلەمان دەرکەی داوای دەوڵەتی کوردیش بکەی بیانی خۆ ئەگەر خاوەنی سربەخۆیش بین هەر دەبێ خاوەنی حکوومەت و پەرلەمان بین ئێمە نابێ پەرلەمان تەماشە بکەین سەرۆکەکەی یان مەسەلەن ستافی سەرۆکایەتی لە دەستچێە دەبێت تەماشای خودی ئەهمیەتی خۆی بکەین ئایا بوونی پەرلەمان یعنی زەرورە هەبێ یاننا بەتەکید زەرورە هەموو لایەنەکاندان بەوەدادێن ئەی بۆ دێن یعنی خۆمان پەرلەمان لە کار دەخەین لە کاتێکدا ئەم هەموو خەڵکە لە هەرێمی کوردستان دەنجی بە پەرلەمانە داوە بۆیە بەڕاستی لەسەر ئاستی نێوخۆ وەکو باسم کرد ئاشتەوایی نیشتیمانی و پەرلەمان لە کاردانە بوون و لە ڕووی ئابووریشەوە تەماشە دەکەین بەڕاستی ژیان و بژێوی خەڵک زۆر خراپە کە نامەوێ باسی لێوە بکەم کاک عەبدوڕەحمانیش تا ڕادەیەک باسی لێوە کرد ئەم بارە ئابووریە بۆتە هۆی تێکچوونی باری کۆمەڵایەتیش بۆ نمونە یعنی خەڵکێک حەز دەکا هاوسەرگیری بکە بۆی ناکرێ خەڵکێک حەز دەکات جێگە دابین کە بۆی ناکرێ نەک ئەوە ئێستا گەیشتێتە ئەوەی خەڵک لە خەمی جێگە و ڕێگە و یعنی هاوسەر گیریدا نەبی خەڵک لە خەمی زگ و ژیانی دابی هێشتاش ناژی یعنی دەسەڵاتی هەرێمی کوردستان هێشتا ژیان و بژێوی بە خەڵک ڕەوا نابینن لەگەڵ ئەوەیدا کە خاوەنی ئەم سەروەت و سامانە زۆرەین ئەگەر تەنیا نەوت بەڕێکی هەناردە بکرێ و یعنی بەڕێکی سەرمایە گوزەر بکرێ بە تەکید خاوەنی داهاتێکی گەلێک زۆرین بۆیە لە ڕووی دەرەچیشەوە فەرموو یعنی خەڵکێک هەیە باسی ئێران دەکا یا تورکیا کاکە ئەمریکا بە تاکە پاڵپشتی خۆیان دەزانن دەڵێن کاکە تاکە پاڵپشتی کورد ئەمریکایە پێرێ ئاخر تەسریحی برێکمەگۆرد دەڵێ ئێمە نەک لەگەڵ کاتی ریفراندۆم نین لەگەڵ یعنی ریفراندۆمیش نین و ئێران بە هەمان شێوە و تورکیا بە هەمان شێوە و کۆمەڵێک وڵاتی تر بە هەمان شێوە جاگەر یعنی بۆ نمونە سربەخۆیەک یا ریفراندۆمێک ببێتە مای ئەوەی کە خوا نەخواستە
میلەتێکی پێ لەبار بچی واللهی نە لە ڕوانگەی شەرعەوە نە لە ڕوانگەی زەمیرەوە نە لە ڕوانگەی ویژدان و ئەزمون و مێژوو و یاساوە شتیوا متتەبع نیە لە دنیادا یعنی لەسەر خوانەخواستە پرسێک لەسەر هەڵەیەک خوانەخواستە میلەتێک چارەنووسی بکەوێتە سەر خەتەر بە تەکید ئەوەش دەبێ وەداش دێ وە ڕوش دەدا ئەگەر ببێ بەڵام خەتایەکە چییە؟ خەتایەکە ئەوەیە کە لە ڕابرد و دەسەڵاتی هەرێمی کوردستان یعنی زەمینە سازی نەکردیە چەند ساڵە لە بەغدایە لەوانەیە زیاتر لە خەمی شەخص و حیزب و پۆست و پلە و پارە و ئەوانە دابێ لە خەمی ئەوە نەبووە کە بێ جێ کێشە لەسەرەکان یەکلا بکاتەوە ئێمە دەڵێن جێ کێشە ناکۆکە لەسەرەکان لە دەستوری هەرێمی کوردستان ئەوە لە دەستوری بەغداوا دەڵێ ئەمەش دەرێن ناوەڵە ناوچە دابڕێنراوەکان و کوردستان لەوێ لە دەستور بۆ خۆمان ئیقرارمان کردووە کە ئەو شوێنانە کێشەی لەسەرا ناتق ڕسمی حەشدی شعبیش دەڵێ ئەگەر ئەو ڕۆژە دابێ دەبێ ژوور ژوور لەگەڵیان یەکلا بکەینەوە یعنی بەغدا دەڵێ نەک موچیان لێ ببرین دەبێ ئەوەی پێشمان داون لیان وەربگرین ئێران بە هەمان شێوە تورکیا بە هەمان شێوە ئەی ئەوانە نین یعنی دراوسێ ئێمە ئەی ئەوانە نین هاوکاری ئێمە یعنی مەبەستم لە ڕوانگەی سیاسیەوە یعنی بەڕاستی دەبێت زۆر بە ئەسپاییتر بە دیراسیتر بە تەئەنیتر ئێمە دیراسەتی ئەوە بکەین هەنگاو باوێن ناکرێ خۆمان بەبێ پەت بە دەریایەکی بێ بندا بدەین یعنی میلەتێک زایە بکەین لە کاتێکدا لە ڕابردوو یعنی لە ئینتیفازەنەوە هەتوویەک باشترین فرسەتمان لە پێش بوو دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ یعنی ئیعلانی سەربەخۆی و جیابوونەوەی نەکرد لە 2300 دام ڕووخا یعنی حکومەتی عراق لەو پەڕی زەعیفی بوو معارەزەش لە زەعیفی بوو ئێمە لەو پەڕی قووەت بووین یعنی موسانەدەینێ و دەوڵەتیشمان باشتر بوو زەمینێ باشتریش بوو لە ڕووی ناوخۆ لە ڕووی دەرەچیەوە بۆنیان کرد کاتێک 2005 دەستوری عێراق نووسراوە بۆ خۆمان ئیقرار کرد ئێمە لە عراقێکی ئیتیحادی فیدرالین بۆ نمونە یعنی بەڵگە زۆرن ئێستا دێن مزایدە لەسەر هەندێک لایەن و خەڵکی تر دەکەن وەڵا کاکە ئەوانە لەگەڵ ریفراندۆم و لەگەڵ سەربەخۆینن ئەسڵەن هەندێک لەو لایەنانە لە دەسەڵاتن یعنی هەتا درەنجیش هەر لەگەڵ ئۆتۆنۆمی و حکمی ذاتی بوون بڕوان بە فیدرالیت نەبوو بۆ نمونە من قسە لە جیاتی کۆمەڵ دەکەم با کاک عەبدوڕەحمان کەیفی خۆیتی کۆمەڵی ئیسلامی لە هەشتاکان بە خوێن خەباتی چەکداری کردووە لە پێناو چ لە پێناوی ڕزگارکردنی خاچی کوردستان و سەربەخۆی هەرێمی کوردستان لە مانگی 2004دا ئێمە مەشروعی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیمان ڕاگەیان با خەڵکێک نەڵێ ئەی بۆ ئەو کاتی بڕواتان پێ بوو ئێمە لە مەشروع کە گوتومانە هەنگاو بە هەنگاو بە تەدەروجی لە ڕووی ئاستی ناوخۆ دەرەوە دەبێ زەمینە سازی بۆ بکرێ و ئیشی لەسەر بکرێتن یعنی ئەمڕۆ خەڵکێک بێ مزایدە لەسەر کۆمەڵی ئیسلامی کە وەڵا کاکە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ریفراندۆمیە نا ئەوە چاواشەکردنی خەڵکە ئەو بە هەڵەبردنی خەڵکە کۆمەڵی ئیسلامی دەڵێ کاکە با لەسەر هەردوو ئاستەکان ڕێک بین هەنگاو باوێن با پێکەوە مردن و ژینمان بە یەکەوە بێ نەک دەسەڵاتی هەرێمی کوردستان لە پێناو چەند مەرامێکی تایبەتی یعنی بێ یعنی کاکە ئللا دەبێ بکرێ جێبە هیچ نادەین یعنی برسێتی گرنگ نییە یعنی برسێتی گرنگ نییە کاکە خۆتان برسینید یعنی خۆتان وەزعتان یعنی زۆر باشە زۆر خۆشە بۆ ئاگاتان لە ژی فەقیری نییە کەی هاتوونە بە بازاردا بگەڕێن پیاسەیە بکەن کەی هاتوون سەردانی ماڵە شەهیدێک و فەقیرێک و هەژار و نەدار و پەککەوتەیە بکەن یعنی بەڕاستی یعنی بەعزێک لە بەرپرسانی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بورجی عاجیدا دەژن لە ناو خەڵک ناژن پێچەوانەی دروشمەکانی شاخ و شۆڕش کار دەکەن کاتێک کە دەیان گوت ئەگەر بگەینە قۆناغی ڕزگاری یعنی جوتیاری والێ دەکەین شوانی بە هەلیکۆپتەری دەبینە بەربێر و بەرمەڕ یعنی لەسەر زگ و جێ و ڕێ و هەموو شتی خەڵکی هەژار و نەدار دەژین من بۆ خۆم پێشمەرگەی هەشتاکانم ئەگەر پێشمەرگایەتیشم نەکردبێ لە منتیقە ئازادکراوەکانی ژێردەستی شۆڕش بوویمە دەزانم خەڵک چەند مردی بوو واللهی وڵاخەکانیان لە زەلامەکان یعنی ماندووتر بوون ئەوەندە خزمەتی شۆڕشیان کرد ئێستا هەر توانج و پەلار دەم منتیقە منکوبەکان و چیمیا بارانەوەکان و ئەنفالەکان دەگرن یعنی ژنە شەهیدەکان و ئەنفالەکان و جینۆسایدەکان فەرمو هەموو ڕۆژێ لەسەر میدیاکان لێدوان دەدەن دەستنە بەردەرجی پەرلەمان و حکوومەت یعنی سکاڵای خۆیان دەکەن لە هەندێک شوێنان گاڵتەشیان پێ دەکرێت و دەواازەشیان لێ ناکرێتەوە بەڵێ سپاس دەکەم کاک شوان دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێزت
زۆر سپاس دەکەم دەگەم لای بەڕێزکار گەبڕحمە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا پێشتر داوای کارەکردنەوەی پەرلەمان دەکرا بەڵام ئێستا باز لە کارە ئەنجومەنی باڵای ریفراندۆم داوای کرد و پەرلەمان کارا بکرێتەوە زەمین سازێک نییە بۆ ریفراندۆم ئێمە بەداخەوە دەڵێم ئەگەر بەڕاستەوخۆی لە 12دا پەرلەمانی کوردستان پەخرابێت بە تەکید لە 23 حوزەیرانەوە کە خوێنەوەی یەکەم بۆ پرۆژەکانی هەموو یاسی سەرۆکایەتی کرا بە فعلی یاخود بە ناڕاستەخۆی پەرلەمانی کوردستان پەکی خراواتە کەوتە حاڵەتێکی نەئاساییەوە و ئێمە 2 ساڵە هاوار دەکەین داوا دەکەین کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە دیارە ئاساییکردنەوە جیاوازە لە کاراکردنەوە ئێستا دەتوانن کۆمەڵێک پارتی سیاسی و کۆمەڵێک فراکسیۆن بێن پەرلەمانی کوردستان بە زۆرینەیەک کارا بکەنەوە بەڵام ئاساییکردنەوەی ئەوەی کە ئێمە داوایەکەین لە ڕاستیدا دەمانەوێت پەرلەمانی کوردستان بگەڕێنەوە بۆ دۆخی ئاسایی خۆی پێش 23 حوزەیران کاتێکە پەرلەمانی کوردستان بتوانێت چاودێری ڕاستەقینەی حکوومەتکە پەرلەمانی کوردستان بتوانێت بە ئازادانە پرۆژە یاسا بێنێت و دانیشتی بۆ بکات و بیکاتە یاسا نەک ئێمە لە 22 حوزەیرانەوە کە تەنگەژەی یاخود قەیرانی دارایی و ئابووری یەخەی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کرد بۆ خۆمان ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان ئەگەر بەنمونە بۆ تۆی باس بکەم داوامان کرد با وەزیری دارایی بانگهێشتی پەرلەمان بکرێت و باسمان بۆ بکات بۆچی قەیرانی دارایی سەری هەڵداوە هۆکارەکانی چین بەڵام بەداخەوە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێگەی لەگیرا دواتر داوامان کرد وەزیری سامانە سروشتەکان بێت ڕێی لەگیرا بۆیە لە ڕاستیدا ئەوەندەی ئێمە ئێستا تێگەیشتوین پارتی دیموکراتی کوردستان کە بەرپرسی یەکەمە لە داخستن و پەخستنی پەرلەمانی کوردستان ئێمە 2 ساڵ هاوار دەکەین بەگوێی نەکردوین بەگوێی کەسی نەکردووە ئێستا خێرا 2 مانگ بۆ 3 مانگی باوە جدێتیان تێدایەوە لێرە و لەوێ باسیەوە دەکەن کە ئێمە ڕازین بێمەرج پەرلەمان کاراکرێتەوە لە ڕاستیدا گەڕانەوەی ستافی سەرۆکایەتی پەرلەمان بۆ پەرلەمانی کوردستان ئەمە هیچ مهمەیەک نییە پارتی دیموکراتی کوردستان کردوێتی پارتی دیموکراتی کوردستان ئەسڵەن هەڵەیەکی گەورەی استراتیژی بوو کردی بەرامبەر بە یاسا بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و غەدرێکی گەورە لە دەنگدەرانی خەڵکی کوردستان کرا و غەدرێکی گەورەش لە ئێمەی دەنگ پێدراوان کراوە زۆر باش نمایندەی خەڵکی کوردستان ئێستا پەرلەمان بۆ کامێک کارا بکرێت وەرە و داواکاری ئێوەشنەوە بۆ کۆمەڵ و گۆڕان کە یاسایەک دەربکات پەرلەمان ئەگەر بەم شێوە کارا بکرێتەوە چیە یاخود دەوێت چۆن بڵێن ئاسایی بکرێتەوەی کە بەڕێز دەڵی دەبێت ئاسایی بکرێت ئێمە لە ڕاستیدا دەمانەوێت پەرلەمان کارا بکرێتەوە بۆ مەسەلەی ریفراندۆم پێویستی بە یاسای لە پەرلەمانی کوردستانەوە و پێشمان وایە هەدەفی پارتی یا ئامانجی پارتی یا ئەوەندەی گوێمان لە بەرپرسە باڵەکانی پارتی دەبێت زۆر بە ڕاشکاوی باسییان لەوە کردووە کە ئێمە مەبەستیان پارتیە تەنها پەرلەمان کە کارای دەکەینەوە و بەبێ مەرج ڕازین سەرۆکایەتی بگەڕێتەوە تەنها بۆ شەرتەی بازە مەسلەی ریفراندۆم کرێتەوە بۆ پشتیوانیکردنی ریفراندۆم پەرلەمان کاراکەینەوە کە لە ڕاستیدا ئەمە بیانوێکی بێمانایە و بیانوێکی نایاسایی و نالۆژیکیە پەرلەمانی کوردستان ئەگەر وەکوت پێشتر باسمان کرد دۆخی خەڵکی کوردستان ئێجگار خراپە بۆیە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستاندا پێش هەموو شتێک دەبێت باز لە گوزەران و بارودۆخی نەهەموار و خراپی خەڵکی کوردستان بکرێت پێش هەموو شتێک ئەو سیستەمی پاشەکەوتە ناڕەوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 2 ساڵە سەپاندوێتی بەسەر موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا کۆتایی پێبهێنرێت لە ڕاستیدا لە غیاوی پەرلەمانی کوردستاندا 2 ساڵە ئەم دەسەڵاتە ئەوەی ویستوێتی بەخواستی خۆی کردوێتی بۆیە ئێستا دەیانەوە پەرلەمان کاراکەنەوە تەنها بۆ ریفراندۆم بابەتێکی گەورەیە یاساشی بۆ دەرەکەین بەڵام لێمان تێک نەچێت یاساشی بۆ دەرکەین ئێمە کێشەمان لە سەرۆکی هەرێمی کوردستانە کە بە نایاسایی لە پۆستەکەیدایە بۆیە ئەگەرکەوتوشیان بۆەوەی پەرلەمانتارە نەهێشتێتەوە مەوعیدەکەشیان دیاری کردووە و لە ڕاستیدا دیاریکردنی بەروار من پێم وابێت کارێکی نالۆژیکیە چونکە ئەوەی کە لێرە و لەوێ دەیبیستن 12 مانگیان پێشتر 10 مانگیان دیاری کردبوو جارێ ئەسڵەن گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان دانیشتنیان نەکردووە و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان 12 مانگ کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانەی بزوتنەوەی گۆڕانە لەو کۆبوونەوەیدا بڕیار دەدرێت کە ئایا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دانیشتن بکرێت یان نا ئایا پارتی دیموکراتی کوردستان چی لە هەکبەیدایە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە یا ئەو کێشە هەنووکەیانەی لە ئێستادا بەرۆکی هەرێم و بەرۆکی خەڵکێکشی گرتووە بۆیە
وەکوتم تهدیدکردنی کات لە ڕاستیدا ئیشی ئەوە نییە لە بارەگای حیزبیەوە لەلایەن کەسانی حیزبیەوە بڕیای لێ بدرێت. ئێمە ویسمان ئەم خولی چوارەمەوە کاری باشمان بۆ کرد کە پەرلەمان شوێنی یەکلایکردنەوەی پرسەچارە نووسازەکان بێت نەک لە بارەگای سیاسیەکان و بارگا حیزبیەکانەوە سپاس دەکەم. کاک شوان ئەگەر بگەڕێم بۆ لای بەڕێز دوا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە دەسەڵاتداران دەڵێن ئێمە بەردەوامی لەسەر ئەنجامدانی ئەم پرۆسەیە کە تاکوێستە لەسەر ئاسی ناوخۆی هەرێم لەسەر ئاسی عێراق هەرێمەتنێ دڵەتیش زمینە سازێکی ئەو تۆی بۆ نەکراوە دەڵێ ئامادەین باجەکەشی بدەین. ئایا بە هەمان شێوەی هاوڵاتیان دەسەڵاتدارانیش باجەی ئەم پرسە دەدەن؟ یاخود ئەگەر ئەم پرسە لە 25 مانگ بەڕێوە چ کاریگەرێکی خراپ بەسەر هەرێم دروست دەکات؟ یەکەم شت پێم وایە مەسەلەی ئەنجامدانی ریفراندۆم ئەو پرسە لە پاشەکشێدایە بەڵام تا ئێستا ئیقراریان نەکردووە. ئیقراریان هەر ئەوەیە کە دەڵێن ئێمە لە سەری سوورین ئەگەرنا پێم وایە هەتا ئاخیر ڕۆژیش کە ریفراندۆم ئەنجام دەدرێ بە تەئکید وڵاتان ئەوانەی کە حەز لە ئەنجامدانی ریفراندۆم ناکەن ڕۆژێ بۆ ڕۆژێ کۆسپوتەگەرە و ئاستەنگ دروست دەکەن دین نەڕێ هەتا ئاخیر مەتاف و قۆناغیش. پێویستە خەڵکی هەرێمی کوردستانیش ئەوە بزانی کە ریفراندۆم سەربەخۆی لێکجیان لەوانەیە لە ئێستادا هەندێک وڵات پێیان باش نەبی کە ریفراندۆم ئەنجام بدریا دژی ریفراندۆم بن بۆ ئەوەیە نەتیجەکەش نەبیندرێ و نەزاندرێ و ئەسڵەن ئەو پرسە ئەو پرۆسێ ئەنجام نەدەن ئەگەرنا بە تەئکید ئەگەر بەو شێوەیە لەگەڵ ریفراندۆم نەبن بە سەدا سەد لە دژی مەسەلەی سەربەخۆین ئەگەر ئەو ڕۆژە بێتە گۆڕێ کە باسی سەربەخۆی بکرێ ئەوە کاردانەوەی نێودەوڵەتی زۆر تونتر دەبی بە تایبەتیش لەلایەن بەغدا. بەڵام یعنی لە سەرەتاشدا هەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بوو بە وڵاتانی نێودەوڵەتی ڕاگەیان کاکە ئێمە ریفراندۆم بۆ سەربەخۆی ئەنجام نادەین. هەندێک لە وڵاتان ئێستاش هەروە تێدەگەن وا تێگەیاندراون. بۆیش خەڵکێک لە هەرێمی کوردستان زۆر متمانەی بە پرسەکە نییە ئەڵێن ئەگەر ریفراندۆم بۆ سەربەخۆی نەبی بۆ چ ئەو مجازەفەیە مخاتەرەیە بە خۆمان بکەین. ئەوەی جەنابیشت فەرموو بە تەئکید نەخێر ئەگەر خوانە خواستە یعنی قوربانی لە پێناو ئەو پرسە بدەین بکەوینە مەترسی هەمومان وەکویە قوربانی نادەین. یعنی لەبەرەوەی لە حاڵەتی ئاسایی و شوێنەی ئێستادا هەمومان وەکویە قوربانی نادەین. هاوڵاتیان ڕۆژانە گورچی لێ خۆیان دەفرۆشن لە برسان دەمرن لە برسان کۆز دەکەن ئەستەن کاریشیان بەدەست ناکەوی ڕێژەی هەژاری و بێکاری بەرز دەبێتەوە. باسم کرد پرۆسی هاوسەرگیری یان پێ ئەنجام نادرێ. خەڵک لە هەندێک شوێنان تەماشە دەکەی ئەگەر ئاوارەش بن بەڵام لە سەرکوچە و کۆڵانان دەخەون. بەڵێ سوپاس دەکەم. زۆر سپاس دەکەم کاتمان نەما کاک شوان زۆر سپاس کاگە بڕۆن زۆر بە کورتی بازەکەی تەنها بۆ هاوڵاتیان بۆ دەسەڵاتدارانیش دەبێت. باجەکەی لە ڕاستیدا تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیدەن چونکە هیچ ئامادەسازیەک نەکراوە کوتم لە ئاستی نێودەوڵەتیە هیچ کارێکی بنەکراوە لە هەرێمایەتیە بۆی نەکراوە تەنانەت لەگەڵ پارچەکانی تری کوردستانیشدا ئامادەسازی بۆ نەکراوە. لە هەمووی خراپتر لە ڕاستیدا ئەوەیە ئەگەر هەموو دنیاش دژی ریفراندۆم بێت ئەگەر خۆمان یەکگرتو تەباو یەک ڕیز بین ئەوە کێشە نیە. بەڵام بەداخەوە دێڵێم لە ئێستادا حیزبەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەژیاتی یەکگرت و تەبابین لە ڕاستیدا بۆ شێوازەی. دۆسپاس بۆ بەڕێز عەبدوڕەحمان عەلی برادری فراکسیۆنی گۆڕانە پەرلەمانی کوردستان دەستوری سەرەکی لەگەڵ مامون هەروەها بەڕێز شوان ڕابەر برادری ئەنجومەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرە و لەگەڵ مامون. سوپاس بۆ میرەدانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم. فاتان